ئەمڕۆ لەگەڵ هەواڵەکانم لە کادران و هەواڵانم لە سنووری کۆمیتەی 16 ڕێخستنی دینارتە هاتین بۆ سەر گۆڕی شەهیدی قارەمان شەهید محەممەد ئەحمەد ساڵح ناسراوە بە شەهید فەقێسرانی. شەهید فەقێسرانی پێشمەرگەیەکی تێکۆشەر و کادرێکی ئازا و پارتیزان دەورێکی کاریگەری هەبوو لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 لە هەمان کاتدا لە ساڵی 1992 بەرپرسی کۆمیتەی ڕێخستنی ئاکرێ بووە، پێشمەرگەیەکی چاونەترس بووە، کادرێکی ئازا بووە لە دلسۆزی ئەم دەڤەرەدا. جێگای پەنجی دیار بوو لە تا ساڵی 1995 بەداخەوە لە شەڕی نەگریسی ناوخۆ ساڵی 1995 لە 95 شەهید کرا لە شاری هەولێر لە مەحوەری کانی قرژالە. بۆیە ئەمڕۆژ لەگەڵ هەواڵەکانی هاتین وەکو وەفایەک وەکو ڕێزگرتنێک بۆ سەر گۆڵکۆی شەهید فەقێسرانی. هەلێرەوە داواکارین لە بەڕێز مەڵباندی چاری ڕێخستنی دهۆک، مەکتەبی شەهیدان و تێکۆشەران هاوڕێیەکی جدی لە گۆڕی شەهید فەقێ بدرێتەوە، شتێکی شایستە بۆ گۆڕی ناوبراو بێتە دروستکردن کە شایستەی خەبات و ماندیبوونی بەڕێزیان بیتن.